ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفور ئەمڕۆژ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی وەرگە و بابەتە جۆرا و جۆر و هەمەڕەنگ و پرزانیاریەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوام کە ڕۆژێکی باش دەست پێ بکەن هەرچەندە کەش و هەوا گۆڕاوە باران بارین دەستی پێ کردووە ئەمە ژواکات کە وەرزی سەرما دەست پێ بکات و کەش و هەوا گۆڕانکاری بەسرابێت لەگەڵەوەشدا ئێمە بەردەوام بین لە کار و چالاکی ڕۆژانەمان و هەروەها ئاگاداری خۆمان بین بە تایبەت لەگەڵ دەستپێکردنی وەرزی سەرما پێشبینی دەکرێت کۆرۆنا زیاتر باڵبکێشێت بەسەر هەموو جیهاندا یاخود چالاکتر بێت بۆیە ئێمە بە خۆپارێزیمان بێگومان ڕێگری ئەەکەین لە ڤایرۆسی کۆرۆنا و ئاگاداری خۆمان بین لە هەموو ئەو پەتە وەرزیانەی کە بە تایبەت لەم وەرزەدا ڕوو دەدەن و خۆمان بپارێزین لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک و هەمیشە خاوەنی تەندروستێکی باش بین. جگەلەوە ئێمە هەمیشە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژ باشەوە وەک هەمیشە باسی ئەکەین هونەرمەندێک یاخود کەسانێکی خۆبەخش یاخود هەر کەسێک کارێکی خێرخوازی بکات لە پرۆگرامی ڕۆژ باش لە شەشە جوانەکەی کوردستان 24 و بەسەر یەکەینەوە بە ئێوەی بینەر و بیسەری ئەناسێنین کاتێک هاوڵاتیە کە هەڵدەستێت بە خۆبەخشانە کارێکی خێرخوایی یاخود مرۆیی ئەنجامەدات جێگەدەستی دیارە بێ لە کۆمەڵگەدا و ئەبێتە نمونەیەکی جوانیش بۆ کەسانی دیکە و بە تایبەت لای گەنجانیش بۆیە ئەمڕۆ ئێمە تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لە خاتوونێکی گەنج کە بە خۆبەخشانە کارێکی پیرۆزی کردووە کارێکی بێگومان لە سەردەمی کۆرۆنادا ئەوەی کە زۆر دەرکەوت یاخودەوەی کە زۆر جێگەدەستیان دیار بوو کە بوونە سەربازی ون پەرستاران و پزیشکان بوون کەرتی تەندروستی بوو بە گشتی کە وای کرد بتوانن لەم دۆخەدا بەردەوام بەرەنگاری ئەو دۆخە ببنەوە یاخود بەرەنگاری ئەو سەختی و ناخۆشیانە ببنەوە کە دووچاری هاوڵاتیان بۆتەوە بە تایبەت لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆیە کەرتی تەندروستی هەمیشە پێشمەرگە ئاساکاری کرد لەو کاتەدا و بەردەوام ئێستش لە کاردان ئەتوانن کە ڕۆژانە خزمەتی هەموو ئەو نەخۆشانە بکەن کە سەردانیانەکەن یاخود لە بارودۆخێکی ناجێگیردان بەردەوام ئەوان شەو نخوونی ئەکەن جگە لەوەی کە لە کەرتی تەندروستیا خود لە نەخۆشخانە کەسانێکن بە خۆبەخشیش سەردانی ئەو کەساناکەن لە ماڵەوە یاخود توانیان نییە بچنە خستەخانەکان کەسانێک هەست بە بەرپرسیارەتیەکەن و ئەچن و سەردانیانەکەن و بە پێی پێویست چارەسەریان بۆکەن. جگە لەم تەوەرە ئێمە چەندین بابەتی هەمەڕەنگمان هەیە چەندین ئینهاوس و پاکێج لەلایەن پاملێرانمان و هاوکارانمان ئامادەمان کردوون جگەلەوەی کە چەند بابەتێکی تەندروستی و یاخود ئەو خۆراکانی کە چەندێک گرنگە بۆ جەستەی ئێمە هەمووی لە پرۆگرامی ڕۆژباشدا باس دەکەین بۆ هیواین ئەم کاتژمێرە بینەرمان بن تا بە دوور نەم یاخود سوود ببینن لەو بەرگە و بابەتانە. سەرەتاش یەکەم بابەتمان ئەوەیە کە باسی خاتوونێکەکەین بە ناوی سۆزان جەمال کە هاوڵاتێکی شاری سلێمانیە و 36 ساڵە سەرقاڵی پەروەردەکردن و فرۆشتنی ئاژەڵ و باڵندەیە. لەو ماوەیە کە ئەزمونێکی باشی لەو جۆرە لە جۆر و دەنگی خۆشی ئەو باڵندە و ئاژەڵانە پەیدا کردووە ئەو خانمە ئەڵێت ئێستا هاوڵاتیان زۆر ئارەزوی پەروەردەکردن و بەخێوکردنی باڵندەی جوان و دەم خۆشیان هەیە لە ناو ماڵەکانیاندا. ئەی مۆنیتەرم بۆ نییە؟ کاک فارس؟ لە کوردستانە خەڵکێکی زۆرە بە خۆشحاڵیەوە وەکو ئارەزووی بەخێوکردنی باڵندەیان هەیە چ وەکو بەرهەمهێنان لێی چ وەکو ماڵیکردن باڵندەی ماڵی کە لە ماڵەکانە کە ئەمڕۆ وای دیاتوو کەلتورێ زۆربەی ماڵەکان خۆیان ناوەتێ ئەم ئارەزووە جوانە کە ئەمە پەیوەندی نێوان مرۆڤ و باڵندە بەهێز ئەکات کە باڵندە بەخێوکردن لە ماڵا چ بۆ بەخێوکردن بێت و چ بۆ بەرەمهێنان بێت وەکو بەخێوکردن کە مرۆڤ با بڵین دەرونی ئاسوودە ئەبێت چێژی لێ ئەبینێ و کە ئارەزوویەکی کە
ئەبێ ئێمە هەوڵ بین بە هەر شێوەیەک بێ باڵندە بە کەش و هەوای فێر بکەین وەکو جەوی دەرەوە نزیک بێ لە جەوی دەرەوە یعنی لە کەش و هەوای دەرەوە چکە گەورەترین هەڵا ئەوەیە کە چ ئەوەی باڵندە بەخێوەکە وەکو بەرەمێنان یا چ ئەو کەسەی کە وەکو ماڵی بەخێوەکە وای لێ بکات لە کاتی لەم کاتەیە بە پەلە گەرمکەرەوەی بۆ دانێت هەچ خۆراکێکیش کە بەخێو کرد یاخود ئەوەی کە هەوادارە یاخو ئەوەی بۆ وەکو باڵندەی ماڵی هەیە تکایە کە بەخوا هەرچ خۆراکێکە کڕن لە هەر شوێنێک بێت بۆنی بکەن نابێ هیچ ئەو دانوێڵەی کە ئیتێ ئەو تێکەڵەی کە ئیتێ نابێ هیچ بۆنی چیە بێت. دەنگ و ڕەنگی ئەو باڵندانە ئەوەندە چێژ بەخشە کە سەرەتای ڕۆژێک بە خۆشی واودلەکە سەرەتای ڕۆژەکەت بە خۆشی بەڕێەکەی هەرچەندە ئەگەر ئابەتەست من بێت هەموو دەرگای ئەو قەفەزانەکەمەوە تا باڵندەکان بفرن بەڵام زۆر جاریش ئەو باڵندانە ماڵی بوون ئەگەر بچنە کەشوهۆی دەرەوە ئەوە لەوانەیە نەتوانن خۆراکی پێویست بۆ خۆیان پێ بکەن و تووشی مەترسی بن بۆیە ئەگەر هەر کەسێک کە باڵندەیەکە کڕیا خودت حەز بە بەخێوکردنی باڵندا کات و لە ماڵەوە پەروەردەی بکات وابێت فێری کەشێکی کراوەی بکات یاخود ببێتە هاوڕێیان تا لەناو قەفەزەکە بەردەوام نەمێنێتەوە ئەوە کات کە هەمجەیەکی خۆش بۆ باڵندەکە و بۆ ماڵەکەش دروست ببێت. ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. لایەنێک یاخود سێکتەرێکی ژیان نەمایەوە کە کۆرۆنا نەبوو بێتە بربەست لە بەردەمیە یاخود کارەکانی ڕانەگرت بێ
هەروەک چۆن یەکێک لەوانە فستیڤالە جیهانیەکان بوو بە تایبەت فستیڤاڵی فیلم یاخود ئۆسکار بەخشینی خەڵاتی ئۆسکار بوو بە فیلمەکان کە وا کۆزانین لە ساڵی ڕابردوودا ڕاگیراوە دواخرا لەبەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام هەرچەندە فیلمسازان یاخود لە جیهان فیلمەکان ئامادە کراوە بۆی کە ڕەوانی ئۆسکاری بکەن یەکێک لەوانە فیلمی هەتاو کە بێتە نوێنەری سینەمای ئێران بۆ ئۆسکار کە لیژنەی هەڵسەنگاندن و دیاریکردنی فیلمی سینەمای ئێران بۆ ئۆسکار هەڵسەنگاندنی بۆ 90 فیلمی سینەمایی کرد لە کۆتای ڕێوڕسمەکەشدا کێبڕکە لە نێوان سێ فیلم مایەوە ئەوانیش فیلمی هەتاو لە دەرهێنانی مەجید مەجیدی و دەرگوێز لە دەرهێنانی محەممەد حوسێنی و فیلمی یەڵدا لە دەرهێنانی مەسعود بەخشی هەبوو دواتر فیلمی هەتاو بە نوێنەری سینەمای ئێران لە ئۆسکار دەستنیشان کرا ساڵانە خەڵاتی ئۆسکار دیارەکرێ بۆ ئەو فیلمانەی کە ئەبنە باشترینی فیلمەکانی ساڵ هەرچەندە چەندین ساڵە فیلمەکانی هۆلیوود کە بڕکەیانە و براون ساڵی پار پێشەوەی کە ئۆسکار بوەستێنرێ و ئەنجام بدرێت فیلمێکی دیکە بوو جیا لە فیلمەکانی هۆلیوود کە فیلمێکی کۆری بوو چووە کە بڕکەی فیلمەکانی دیکەەوە بووە خاوەنی باشترین فیلمی ساڵ و پێدەچێت ئەم ساڵیش بە گرتنەبەری ڕێگەی جیاواز فیلمەکان بچنەکە بڕکیەوە یاخود دەستنیشان بکرێن تا ببنە براوەی خەڵاتی ئۆسکار بۆیە پێدەچێت کە تەنها ئەم ساڵ بوو بێت کە ئۆسکار دواخرا یاخود ڕێگری لێکرا بۆ ساڵی داهاتوو جێبەجێ دەکرێت و خەڵاتە دەبەخشێت بە فیلمەکان. بەڵێ ژمارەیەک خواردن لە کاتی توشبوون بە کۆرۆنا نابێت بخورن. فلیپ کۆزمنگۆی کە پزیشکێکی بەناوبانگی رووسیا ڕای دەگەێنێت ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان ئاو وە سوێری جەستایەکێکە لە هەنگاوە پێویستەکانی توشبوون بە کۆرۆنا کە نابێت ئەوانەی تووشی کۆرۆنا دەبن زیاترڕۆی لە خواردنی سوێر و خواردنە سوورکراوەکان بکەن دەبێت لە بری ئەوە بڕێکی زۆر ئاو بخۆنەوە دەژڵێت خواردنی سوێر ڕێگە نادات خوێن شل بێتەوە بەڵکو بە پێچەوانەوە خوێن قەس دەکاتەوە و هەروەها سوێری شلەی شانەکانی جەستە دەمژێت ئەوەش مەترسی توشبوون بە چڵدە دروست دەکات ئەو پزیشکە رووسیا داواش دەکات لە کاتی توشبوون بە کۆرۆنا لە خواردنەوە کحولیەکان دوورکەونەوە چونکە ئەو خواردنەوانە جەستە وشک دەکەنەوە مەترسی تەندروستی دروست دەکەن. هەروەک لە سەرەتای پرۆگرامەکەەوە ئاماژەم بۆ کرد کە کەسانێک هەن لە هەستکردنیان بە بەرپرسیارەتی یاخود بۆی کە ئەیانەوێت جێگەدەستیان دیار بێت لە هەر بارودۆخێکدا کە لە کۆمەڵگەدا ڕوو دەدات و بتوانن هاوکاریەک بگەێنن بە هەموو ئەو کەسانەی کە پێویستیەکیان هەیە بە تایبەت لە سەردەمی کۆرۆناشدا کەسانێک بوونە سەربازی ون بە تایبەت وەکو باسم کرد هەموو ئەوانەی کە لە کەرتی تەندروستیا کاریانە کرد جگە لەوانە کەسانێکان کە لەگەڵ شایانی باسکردنن یا خۆدشایانی ئەوەن کە ببنە نمونەیەک بۆ کەسانی جوان لە ناو کۆمەڵگەدا بۆیە پرۆگرامی ڕۆژباش هەرگیز ئەو کەسانە لە یاد ناکات و بەردەوام ئەمانوێت لە ڕێگەی پرۆگرامەکەەوە گرنگی زیاتریان پێ بدەین وە بە ئێوەشی بناسیینی هەرچەندە خۆیان کەسانێکن زۆر ناسراون. ئەوانش ئەمڕۆ و باسم کرد خاتونێکی لێهاتوو و یاخود خۆبەخشە کە توانیوێتی لەو ماوەی کە کۆرۆنا سەری هەڵدا و چەندین کەس نەخۆش بووە چارەسەر بۆ زیاتر لە 400 کەس بکات ئەویش ئەو کەسانش کە نەخۆش بوون لە ماڵەوە نیانتوانیوە ئەو خاتونەش لێرە ئامادەیە لە پرۆگرام لەگەڵم دەبێت کە خاتوو شاگوڵ حەسەنە لێرە لەگەڵمان دەبێت بەخێر هاتی خاتوو شاگوڵ باشیت بەخێر بێت دووبارە پێمان بڵێ سەرەتا چۆن بوو بڕیارتدا وەکو خۆبەخش کار بکەی ئەم بیرۆکەیەت لە چیەوە سەری هەڵدا سەرەتا سپاس بۆ ڕێخستنی و چاوپێکەوتنە وەڵای من پێشتر هەر لەوەی کە تەخەڕوتم کردو لە 2015 ینی بۆ خزمەکانی خۆمیان هاوڕەکانم هەر کەسێک پێویستی بەکان لەدانان یان دەرزی لێدان بوو بێ هەر کردومە لەو کاتەوە یعنی بەس لە ئەوەی کە کۆرۆنا سەری هەڵدا هاوسەرەکەم توش بوو کە دوای تاک بووە دوای مانەوەی دە ڕۆژ لە نەخۆشخانە
ڕاستی بیرۆکەکە هی ئەو بوو بەڵێ دوای چاکبوونەوەی 25 ڕۆژ لە ماڵەوە وتی ڕات چۆنە ئەگەر لەسەر ئەوەی دەستکەینە کارێک بۆ نەخۆشانێک کە توانای داراییان باش نییە یان ناچنە نەخۆشخانەکانیان بەتەمەنن لە ماڵەوە چاودێریان بکەین ئیترەوە بوو بڕیارماندا لە 9 هەشتەوە هەتا ئێسش بەردەوامین بەس لێستا بە دواوە ینی ئێستا بخۆم تەڵەبی ماستەرم هەم لایانی باری دارایی ژانی ئەوە نزیکەی 3 مانگ زیاترە بێ هاوسەرەکەم ینی هیچ ئیشی نەکردو ئەوەندەی لەگەڵ منایە هەر بە بەردەوام ینی لە سعات هەشتی بەیانیەوە تا سعات 2 شەوە داگەڕێنەوە ماڵە ماندوونە بکات ئێستا ئەو وشەی کاڵە لە پشت هەر پیاوێکەوە ژنێکی گەورە هەیە بێگومان فەرقی نییە لای ئێوە لە پشت هەر خانمێکی گەورەوە پیاوێکی دیکەش یاخودی بەزنیش هەیە ئێوە هاوکار و ینی هاوپیشی یەکتریش بتوانیتانە و کارە بکەن زۆر ڕاستە چونکە من بەتەنیا هیچم پێ ناکرێ گەر ئەو پاڵپشتم نەبێ چونکە مناڵێکی بچووکم هەیە تەمەنی 5 ساڵ و نیوە تەمەن درێژ بێسپاس ینی لە پاڵیا بە خۆدا گەرزانی ئافرەت ینی کاری دەرەوە تەبەی نەخۆشخانەی ماڵە ینی زۆر یارمەتی دەرماگەر ئەو لە پشتم نەبووە قەت ناگەشتمەوە ئێستا لێرم بە هیوای بەردەوامی و تەمەن درێژی و تەندروستی باشیش لەگەڵ ئەو کاتانی کاچووی سەردانی کەسێک دەکرد کە نەخۆش بوو مەترسی نەبوو ئەو کەسانە تووشی کۆرۆنا بوون یاخود چۆن ئەتوانی خۆپارێزیکی تەواو بکەیت ترس نەبوو لەوەی کە توش بیت وای وڵا دا هەموو کەسێک مەترسێکی ینی ئەو مەترسی لەسەرە چکە هەمومان تازە کاتوتە ناو کۆمەلگا و هەموو کەسێکیش معڕەزە بۆی توش ببێ بەڵام هەموو کاتێکیش خۆپارێزی باشتر لە چارەسەرکردن وڵا ینی بە تەواوەتی خۆم ئەپاراست بەڵام ینی حەزم بۆ یشەکەم چکە بۆ خۆشم زۆرم حەز لە پیشەی پەرستاریە لەبەرەوە ڕێستە چوومەتەوە خوێندن ینی وا نەخۆشەکان کە هەستم مەکرێ ئەوەندە دڵخۆش بن کاتوم بۆ لایەن یانوت کە تۆ دەی ئێمە تاکە بینەوە بێەوە عیلاجەکان وەربگرین ینی تەنانەت قسەیەکی خۆشیش بۆ نەخۆش لەوانەیە 3 ڕۆژ چاکبوونەوەکە پێش بخات جاری وا هەیە تۆ قسەیەکی خۆشی بۆکەی لەوانەیە بۆ قسە خۆشە لەگەڵ عیلاجەکانیشە زۆر کاریگەرێکی باشی لەسەر بێ نەخۆشم هەبووی وت وەرە ژورتانەیە ملێرا بێ بمنەوە تا چاکە بمەوە ڕاستە بێگومان بەشێک لەو دەرمانانەی کە ئەدرێ بە نەخۆشێک چارەسەری دەرونی ئەوەش خۆی چارەسەرێکی دەرونیە چ ڕێنماییەکت هەبوو بۆ ئەو نەخۆشانەکە چی بۆ لایەن من یەکەم جار پێشەوەی بڵێن کە نەخۆشێک سەرەتا تەلەفۆنیان ئەکرد یان دووەرە نەخۆشەکەمانیان هەبوو چوو بۆ دکتۆر عیلاجی هەبوو پێسی بەکان لە دانان و چاودێری هەبوو جاریوەبوونیان ئەزانیان عیلاجەکە بۆ هەفتەیەک جاریوا بوو 6 ینی دەرمان بوو نەیانەتوانی کۆنتترۆلی بکەن لە کاتەکانی خۆیان ئەوە ینی ئەچوون هەموو ڕێنمایەکان کان لە دانان و ڕێکخستنی کاتەکانی دەرمانی و نەخۆش بۆ خۆم هەبووە ینی ئەگەر مەجارم زۆر نەخۆشکان چکە زۆر بۆ ڕۆژی چ نەخۆشم ئەبینی کاتەکانم هەمووی بۆ ڕێکە خستن خۆم بەپێی کاتەکان ینی ئەچوومە لایەن یان ئەگەر زۆر ئەوانەی کە نەمتوانایە هەر جارێک هەر ئەچوومە لایەنە تا چاکە بوونەوە ئەوانەشی کە سەرەتا بوو کە سەردانیانم ئەکرد ڕێنمای پێدان ئەگەر بزانیان نیشانەکانیان ینی تەنگە نەفەسیان هەیە تایەکی بەرزکەنێتە خوارەوە کۆخەیە کە بڵێ دەردراوی لەگەڵابێ ئەوانە ئەکسەر پێم ئەوتن سەردانی دکتۆری باتنی بکەن دوای پەیوەندیمان پێوە بکەنەوە ئەگەر عیلاجی بۆ نووسن یا هەر شتێک ڕێنماییشان یەکەم سەرەتا لایانی دەرونیان لایانی دەرونی نەخۆش زۆر گرنگە چکە خەڵکێکی زۆر لەگەڵ ترسا ینی زۆر ینی تەنگە نەفەسە بوو جارێ بوو کە زۆر ئەترسا تەنگە نەفەسەکەی زیاتر بوو لەو حاڵەتە چکە لایانی دەرونیان مرتاح نەبوو یەکەم شت لایانی دەرونی نەخۆش و خواردنەوەی ئاوێکی زۆر ئاگیان لە خواردن بێ میوە خواردنیان کاتەکان ینی ئەو خواردانەی کە زۆر سووتیان پێگەێنێ تەوازنێک ڕاگرن لەبێنی ینی شیرینی خواردنیان پێمەوتن حەستان لە خواردنەکە هەیە بیخۆن بەس لە ڕادەیەک ینی زیاد لە حەد نەبێکە دۆ بچی شیرینی بخۆی لە ڕۆژەکە 3-4 جار شیرینی بخۆیت یان خواردنەکان زیاد لە حەد سێری بیان ئەوە ڕێنمایەکان ئەوانەی پێویستیان پێ بوو بێت یان عیلاج تەبیعی بۆ کردنە دەرەوەی ئەو دەردراوانی کە لە سینگایە ئەوانە یان پاکەوتن لەسەر لای چەپ لای ڕاست لەسەر سینگ هەموو پێویستیان بەو ڕێنمایانەی هەبووە دام پێن دەستە خۆش بە پێمان بڵێ شاگوڵخان ئەو کەسانی کە ئەچی بۆ لایەن سەرەتا چۆن دەست پێ کرد کێ بوو یەکەم کەس چووتە لای لە کەس سوکارە نزیکەکان یاخود ناسراوەکانەوە دەست پێ کرد و دواتر کەس هەبوو خۆی تەلەفۆنە بۆ بکاکە بچیت و سەردانی بکەی بە زووترین کات لی بپرسیتەوە هەموو ئەوەی تەلەفۆنیان کردو هەمووی ئەوەی ڕۆشتومەتە لای 1-2 نەفەریان ینی خزمی خۆم بووە ئەوانی کەشی هەمووی لە ڕێگەی تەلەفۆنەوە بۆ چکە ڕقەمەکە زۆر بڵاو بووە ینی لەو 400 نەخۆشە ئابزانم دویان ناسراوی خۆمان بۆی تر هەمووی نەخۆش بۆ تەلەفۆنی کردو یەکەم نەخۆشیش ساعت 12 شەو بووتم نەخۆشێک بوو لە 3 تاقام بوو ینی ئەو زۆر کاریگەری لەسەر کردم وتی تەنانەت پارەم پێنێ دەرمانیش بکڕم خێرخواز دەرمانیان بۆ کڕی بوو ڕۆشتم کان لۆشتم بۆ دانا و پاراستۆل بوتڵوانە هەمووی کە پێویستی بوو بۆم کرد 1-2 جاری کەشتوینە لای هەتا تاو چاک بووە دوای هەفتەیەک بوو دوای 2 هەفتە
فحصی کردەوە نێگەتیڤ بوو الحەمدلله الحەمدوللا، ئەو زۆر کاریگەری لەسەر بێگومان نمونە ئێوەش زۆر بێ بۆ کەسانە بە تایبەت. شاگوڵخان ئەو کەسانەیە چوو بۆلایەن نزیک بوون لە هەولێرەوە لە دەوروبەری هەولێر بوون یاخود لە دەرەوەش پێڕاگەیشتیت؟ بەستۆرە، شەقڵاوە، مامزاوە، بنەسڵاوە، دارەتوو، بۆ هەموو دەور پشتەکان زۆربیان ڕۆشتین. چۆن پێڕاگەیشتی؟ تۆ جاری وایە لای نەخۆشێک بووی ئەبوو خێرا بڕۆیتە ئەوێ ماندوو نەبوویت؟ وەڵا یعنی جاری هەبوو بە 2 هەفتە خواردن